باشتر بس هي تبعتي يعني زور جیاوازە لە جارە يعني لناوی قسەی لەگەڵ کەی تووڕە دەبێ يعني زاریوە يعني وا لێ دەکات دێت بۆت يعني چەقوت بۆ هەڵدەگرێت يعني دەوێت لێت دە بتکوژە گوێ لێ يعني ئاگاشی لە خۆ نییە ئەو شتەی دەکات زۆر سەیرە خوشکێکی بچووکم جن چۆتە هەردیەوە باشە ئەو جنگە نازانم لە چۆڕە دەست پێکەم مامۆستا جاری وە دەنگی خۆیەکا بە پیاو جاری وایە مەسەلەن یەک مەلەش نازان یعنی ئایا توشتی لەسەر دەخوێنێت تێگەی یعنی دوای ماوەیەک چا دەبێ و خۆی لێ دێتەوە جاری وایە جندەکان ئەمری پێکەن بۆ فڵانە کەسی بکوژە جاری وای لێ دەکات خۆی بخنچێنێ تێگەی دەست لێ خۆی باڵێ جاری وایە داکمەم بۆیان باسکردم چکەم لە دەری وڵاتم دەڵێت لەبەر چاوی خۆمان دیتومانە کە ئاو چۆتە حەوا و هاتوتەوە خوارێ خوشکەکەت تەمەنی هەیە قوربانگیان تەمەنی 2004 مالی 2004 یعنی دەکاتەوە زەم 20 ساڵ لەکەی چەندێکە بێ وای لێ هاتووە وەڵاوە زەم ساڵی زیاترم مامۆستاجیان لە چی یعنی ماوەیەک وای لێ دێ و ماوەیەکیش چا دەبێ یعنی بەس تەبیعەتیشی گۆڕاوە لەو ڕێ قسەکردن زۆر عەسەبی دەبێ یان قسەیەکی پێ بڵێ یان لێی تۆڕەبی هەر شتێک بێ یعنی ڕەتت دەداتەوە ڕێک پەلەماتە دەجنێت پێدات لە دەسەڵاتی خۆیان نییە لە چی وای لێ هات قوربانگیان لە ترسەوە بوو لە خەوا بوو لە چیا بوو وای لێ هات ئەمە هەز دەکەم پێشتر شوێنی خۆمان گۆڕی بۆ چوینە خانوویەکەوە هەز دەکەم لە خوا نەوامە لێ بەس کە شوێنەکەمان گۆڕی تۆزە باشتر بەس چیە تەبیعەتی یعنی زۆر جیاوازە لە جارە یعنی لناوی قسەی لەگەڵ کەی تووڕە دەبێ یعنی زاریوە يعني وا لێ دەکات دێت بۆت يعني چەقوت بۆ هەڵدەگرێت يعني دەوێت لێت دە بتکوژە گوێ لێ يعني ئاگاشی لە خۆ نییە ئەو شتەی دەکات زۆر سەیرە ئەی باشە نەتان بردووەتە لا ڕاقێکی شەرعی مامۆسایەکی خواناس بخوێنێتە سەریا ڕزگاری کات زۆربەی مامۆستاکانمان پێکردو زۆربەی مامۆستایەکە هەر یعنی نازانم ئایا ئاشکرای ناکە چێ وای لێ کردووە چێ یعنی لاوانە نازانم مەلایەکان دەزانیان نە بەڵام فڵانە کەس وا سەعید لێ کردووە لەسەر ئەوەیە تێگەی یعنی زاریوە فکر دەکەینەوە زۆر سەیرە یعنی کەس نازانێت چییە ئەو کارەکەی چییە یعنی ئەم شتە لە ناکاو بوو مامۆستاجە باشە لە ناکاو ڕۆدە یعنی لە ناکاو ڕۆدە زۆر سەیرە یعنی زاریوە ئەگەر لێ نەبێ کەسێک لەگەڵی نەبێ شتێک لە خۆی دەکات لا حول ولا قوة إلا بالله والله براکەم پێویستە یعنی بێخەم نەبن بەرامبەر خوشکەکەتان بیبن بۆ لای مامۆسایەکی لە خواترس بە چەند جەلسەیەک ڕزگاری بکات ئیتر ئەوە دیارە زانن ژنێکی عاشقە عفریتە چۆتە گیانیەوە ئەوێ ناڕەحەتیکەوە بیکوژێت یارمەتی بدەن بەڵکو خوای گەورەی ڕزگاری کات و ئیتر یعنی زۆر مەلاشمان پێ کردووە یعنی بە ماوەیەک چا دەبێ و یعنی گوێ وەڵی بڵێن سوپاس خوشکەکەشم من بڵێ محادزە بەشە و لە خواترسەوە ئیماندارە تێگەی يعني وشتاني هي سپاس بۆ خۆ بەس يعني زۆرم پێ سێر مامۆستا زۆربەی مەلایەکانمان پێ کردو يعني دوای ماوەیەک چا دەبێ و خۆی لێ دێتەوە الله شیفای بدا یا رب ئێمە دوعای خێری بۆ بکەین ئێوەش جەماعەت هەموو لایەکان دوعای خێری بۆ بکەن خوای گەورە شیفای بۆ بنێرێت و ئەم مەوسیمە مەوسیمی حەجە نوێی مینی حاجیانە زۆربەی هەر زۆرتان مامۆستاجیان ئەتۆ ناتوانانی ئەو شتانە بکەی مامۆستاجیان نا قوربانگیان نە وەڵڵا براکەم من ڕوقەی شەرعی ناکەم بۆ هیچ کەسێک ئەگەر بم کردایە لە خزمەتان نابووم بەڵام قەت ئەو ئیشانەم نەکردو و ناشیکەم بەڕاستی